ڕۆژ دەڕوا و دۆخی سیاسی لە چەقبەستووی داماوەتەوە دوای کۆتایی هاتنی خۆپشاندان و گرژەکانی بەغدا، بەڵام تا ئێستا لایەنەکان نەگەشتونەتە ڕێکەوتن بۆ پێکەنانی حکوومەت و هەڵبژاردننی سەر و کۆمار، وێڕای ئەوەی گفتوگۆ و کۆبوونەوەکان درێژەیان هەیە. ئێمە وای ئەبین لە هەر کات و سادابێ ئەگەر حکوومەتێکی تەوافقی لە عراق تشکیل نەبێ ئەو حکوومەتە دروست نابێت، چونکە ئەو حکوومەت تەوافقی هەموو لایەنەکان ینی هەموو لایەنەکان ئەبین و کار بۆ هەموو لایەنەکانەکە و ئێستش ئێمە وەک فراکسیۆنی کێتی نیشتمانی کوردستان لە بەغدا لە هەوڵداین هەوڵەکان مەمەردەما چ لە سەرەتا و تاکو ئێستاش ئەوە ماڵە گەورەکەی مام جەلال جێگای گفتوگۆکردنە، هیوادارین لە زووترین کات عراق لەم چەقبەست سیاسی دەربچێت و حکوومەتێک تشکیل بێ و سەر کۆمار هەڵبژێرێت. دواکەوتنی پێگەنانی حکوومەت کاریگەری لەسەر تەواوی بوارەکان هەبووە. بازار بە سستی و بێکاریدا تێدەپەڕێت. کاسبکارانی کەرکووک بە تەواوی نیگەرانن بەهۆی ئەو بێ بازاڕیەی دروست بووە. تاسیری زۆر لەسەر بازار براکەم. اقتصادمان لەسەر چی وسا لەسەر موازنە نییە. هەر مجرد خۆتە زانیای تەصریف ئەعمالە. طبعا ئەوە ئیشەکە ئیش بۆ ئێمەش دی وایە لە زۆر ڕۆ فەرقیگرۆ لە کابرای جانان هات 4 زەیدی بزە زەیدێکە بەش هەفتێکەکە سەرپی ناکە و دووش چ زیادە ناکرێت، یعنی ئەوە نییە مجازە بکەیان شێ بکە، هیچ گوێی لێ نییە. بازار کەمە زۆر لە بازاڕی ئیش نییە، کاسبی نییە، تەعینات نییە. 11 مانگ بەسەر هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تێپەڕی. لەو ماوەیەدا عێراق بە چێشمەچێشمی سیاسی و ململانەیەکی تند و خۆپشاندان و تەنانەت ڕوبەڕووبوونەوەی سەربازیشدا گوزەری کرد. ئەوەی لە چاوەڕوانیدا ماوەتەوە تەنها هاوڵاتیانن بۆ ئەوەی ئەم دۆخاتێ بپەڕێ و حکوومەتێکی نوێ تەشکیل بکرێ و کۆتایی بەم سستی بازاڕەکان بهێنرێت. کارۆن محەممەد کورساد نیوز، کەرکووک.